ڕێگای بالیسان بۆ زینەتێرە لە دەڤەری خۆشناوەتی ماوەیەکی زۆرە ڕێگاکە تێک دراوە بە مەبەستی نۆژەنکردنەوە بەڵام بە نیوەچەڵی بەجێ هێڵدراوە. خراپی و پڕچاڵ و چۆڵی ڕێگاکە هاوڵاتیان و شۆفێرانی نیگەران کردووە و دەڵێن لە ڕابردوودا دەڤەری خۆشناوەتی لانکەی شۆڕشە یەک لە دوای یەکەکان بووە، بەڵام بەرپرسان و حکوومەت لە بری پاداشت سزا و ئازاریان دەدەن. ئەو گوندانە ببینە کامەیە هەشتۆ شەهیدی نەبی، کامەیە هەشتۆ شەهیدی نەبی، ئەوە پاداشتی شەهیدەکانە، ئەوە خوێنی شەهیدەکانە دەنەما. کامە بەرپرسێ برێ من نمونە لەو گوندێ ڕابگرە، ئەوە یەکەم گوندی نواوەیە. ئەوە دەگەی وەرێ نمونە دەگەی مەلەک هەرێمەکشی خۆسان منتقی بالیسانی بەعام کامە بەرپرسێ برێ قوزدەر قورتم لەو گوندەی نەخوادیە. کامە بەرپرسەیە بەچ بووینە مەسوول بەچ بەدەست و قامی خۆیان چیان لەوە چیان کردێ لەو میلەتەی چێ وەچات دەخوارە کەسە پێراوچی دڕیان دەبەدا بوو. ئێستا وەنەوشیان هەنا، وێلایان هەنا، خانیان هەنا، چیان هەیە؟ ڕێگاوبانەکە بە خۆتانەوە دەیبینن چۆنە چاڵ و قوڵت و هەمووی وێرانە، ینی ڕێگاکە حکوومەت لایانی پەیوەندیدار لێرەدا زۆر کەم تەرخەمە، ینی تا ئێستا هیچی ئەوە نییە، هیچ ئاوڕێکی نەداوەتەوە بۆ ئەوەی ئەو ڕێگایە چاچیکە بریاتێژی نەدابە بە قورعان 2 سال 3 سالەوە عنی بریا زادەکە تێک نەدابە هەر باشتر بلۆمە تێژی نەدابە نەکو ئێستا هابە خواگەدارە بەس تۆجا کۆمپانیەکە شایەکانی بردەگوتیکە کە نازم حکوومەت پارەی نادەچە حکوومەت مەسەلەی حکوومەت کوڕ کیا فەقیرە بەخوا حکوومەت پارەی دە زادێ واچاکە بەس مەسەلەش کردێ دەرێت بۆ تێدانی ئازانە بەس بۆ چاکردنەوەی نینە ئەوەیە مەسەلە. بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان و ئاوەدانکردنەوەی ڕاپەڕینیش دەڵێت هۆکاری وەستانی پرۆژەکە بۆ قەیرانی دارایی و نەبوونی پارە لە بانکەکاندا دەگەڕێتەوە و کۆمپانیای جێبەجێکار کارەکانی ڕاگرتووە. دەژڵێت لەگەڵ وەزیری ئاوەدانکردنەوە لەسەر خەتن بۆ ئەوەی لە ماوەیەکی نزیکدا بڕی پارەکەی بۆ دابین بکەن و دەست بکرێت بە تەواوکردنی پرۆژەکە. بەداخەوە لەبەرەوەی کۆمپانیا زیاتر لە 3 سلفە بە بڕی نزیکەی 150 ملیۆن پارەی وەرنەگرتووە هەتا ئەم دەقەیەش نەیتوانی دەست بەکار بێتەوە. ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین بە لەگەڵ ئیدارەی ناوچەکە و بە تایبەت جەنابی وەزیر زۆر لەسەر خەتە ئومێد دەکەین بەو نزیکانە بتوانین پارەکە دابین بکەین و لەو قەیرانە نەجات دەست پێ بکەین و بەزانین بەڕاستی ڕێگایەکە زۆر خراپ بوو و خەڵک زۆر عەزێت دەکێشی ئومێد دەکەین دەست پێ بکەینەوە ئینشاڵڵا. دوای زیاتر لە 30 ساڵ لە حکومڕانی ئەم هەرێمە و 9 کابینەی یەک لە دوای یەک هێشتا نەیانتوانیوە سەرەتاییترین مافەکانی خەڵک کە خزمەتگوزاریەکانی ڕۆژانەیە بە تەواوەتی دابین بکەن. سەرەڕای ئەوەش بەردەوامن لە دەست بەسەراگرتنی قوت و موچەی فەرمانبەران و شکستی یەک لە دوای یەک تۆمار دەکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری خۆشناوەتی.